سڵاوت لێبێت سڵاو لێوش بەڕێستان وەکو ئابووری ناسێکە وەکو ڕوونەماوەی 9 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجێ ڕەوانەی پەرلەمان نەکردووە ئایا ئەمە بۆچی دەگەڕێنەوە لە ڕاستیدا نەبوونی بودجە مانای وایە ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتەی کە حکومڕانی پیادە دەکات ڕوئیای نییە لە بۆ داهاتوو بچونکە بودجە بە ئامانجی هەم مالی هەم اقتصادی هەم سیاسی هەم کۆمەڵایەتیشە ماوەی نزیکەی 9 ساڵە هەرێمی کوردستان بودجەی بڕاوە تەنها مەسەلەن ئەو مانگانە داهاتەی کە هەیە دادەندرێت بۆ مەسەلەن موچە ئەوی دیکە نە پرۆژە خزمەتگوزاریەکان دیاری دەکرێت لە داهاتوودا حکوومەتچی دەکات نە لە بواری تەشغیلیدا مەسەلەن لە بواری بێکاریدا چی دەکات کۆمەڵێک کاری دیکە هەیە لە ڕێگەی بودجەوە دەکرێت ئەمە هیچی دیار نییە بەهۆی نەبوونی بودجە ئەمە لەلایەکی دیکەشەوە پەرلەمانی کوردستان یەکێک لە گەورەترین دەسەڵاتەکانی خۆی لە دەست دەدات بۆی کە بودجە نییە چونکە پەرلەمان یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە بودجە دابنێت و هەروەها چاودێریشی بکات کە ئایا لە ماوەی ئەو ساڵەدا چۆن دادەندرێت نەبوونی بودجە تاکو چەند کاریگەری لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان دروست کردووە هەروەکو باسم کردیانی ئەوە بودجێ مەسەن لە ماوەی ساڵی داهاتوودا ئاماژەی پێدەکرێت کە لە ماوەی ساڵ داهاتوودا چەند بۆ بواری خزمەتگوزاری دادەندرێت چەند بۆ بواری وەبەرهێنان دادەندرێت چەند بۆ بواری تەشغیلی دادەندرێت کورتێنانت چەندە داهاتت چەندە خەرجیت چەندە ئەمانە هەموو لە بودجەدا دیاری دەکرێت بەڵام کە بودجە نییە بێگومان ئەمە ناشەفافیەتی زیاد دەکات و پرۆژە خزمەتگوزاریەکانیش نازاندرێت لە داهاتوودا چی دەبێت بەڕێستان وەکو ئابووری ناسێک ئایندەی هەرێمی کوردستان لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان چۆن دەبینن ئایا پرۆژە خزمەتگوزاریەکان وەکو ئێستاگەر ئەنجام بدرێت هەر بەخاوی دەبێت یاخود هەر ناکرێت یاخود زۆر باش دەبێت لە بواری پرۆژەی خزمەتگوزاریدا پەیوەستی بە چەند خاڵێکەوە یەکەمینیان پەیوەندی بە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە یەکی خاڵێکی دیکەش پەیوەندی بە شەفافیەت هەیە لە داهات خاڵێکی دیکەش پەیوەندی بەوە هەیە ئایا کە ئەگەر بودجە هەبێت ئەو خزمەتگوزاریانە چین کە ئەولەویەتیان بۆ دادەندرێت و ئەو خزمەتگوزاریانە چین ئەگەر بێت و مەسەلەن ئەگەر بودجەکە کورتێنانی هەبوو کورتێنانەکەی پێپڕکراوە خزمەتگوزاریەکانی پێ بکرێت بۆیە بودجە یەکێکە لە خاڵە هەرە سەرچیەکان بۆی کە ئایندەی حکومڕانی مەسەلەن چونکە سیاست و مالیش دوور یەک دراون یعنی حتا داهاتووی حکومڕانیش بەشێکی پێوەستی بە بودجەوە هەیە سوپاس تاکو ئێستا لەگەڵم باز بۆی باش